الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على سيدنا وقائدنا وعظيمنا محمد وعلى آله وصحبه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خوشكو براي إيمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. عزیزان و خۆشەویستان، جمعەی ڕابردوو وتمان هەرچی بەڵاو موسیبەتە بەسراوە بە قسەکردنەوە، هەر کەسێ بێدەنگ بێ سەلامەت ئەبێ، هەر کەسێ ئاگای لە وتە و وشەی بێ سەربەرز و بە عیززەت ئەبێ. وشە و قسە و کەلام وتمان صیفەتی قسەکەر و متەکەلیمە، گەورەی و پیاواتی دەرەخا، نەکبەتی و ناجوامێری و بەدبەختی و فیسق و فجوریشی دەرەخات. بۆیە ئینسانی مسلمانی عاقڵ و ژیر هەمیشە و دایم یان بێدەنگە یان کە قسەی کرد لێکی ئەداتۆ چی قازانجی خۆی و کۆمەلگای تایە و هەر شتێک زەرەری تیاوێ وازی لێنێت. کاڵین بێدەنگ بوون مای نەجاتە، بێدەنگ بوون لە بەتاڵ، بێدەنگ بوون لە گوناه، بێدەنگ بوون لە خراپە، لە خراپەکردنە ئەینا منکەر، ناحەقی، ناڕەوایی. ئینسان ئەبێ بە پێی توانا و دەستات قسەی حەقی تیا بکە، یعنی حەق ڕەو بێ، حەق بێژ بێ، نەک بەڕاستی کەسێک بێ بڵێ من خاوەنی ڕەئیم و من خاوەنی قسەم و هیچ دەسڵاتێکیش نەبێ، بەڵام کاتێکە قسەی تیاکە بەدبەختی خۆش و کۆمەلگاشی تیا دروستەکات. ئێمە ئەڵێن بێدەنگ بن لە شتی ناڕەوا، یعنی کە قسەی ناڕەوا، لە قسەی پرۆپوچ، لە شتی بەتاڵ، بەڵام ناحەقی کە بینرا نابێ بێدەنگ بی لەسەری. ئەوە بابەتێکی تر لە جمعەیەتە لەسەری ڕۆ ئینشاءالله. بەڵام ئێمە وەکو مسلمان و ئیماندار مایەی نەجاتمان لە دنیا و لە قیامەتە، وەک پێغەمبەری خوا فەرمووی ئەوەی بێدەنگ بێ سەلامەت ئەبێ، ڕزگاری ئەبێ. خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا ئەمری پێیەکات، ئەی خۆشەویست ئاگادار بە، بە ئومەتی ڕائەگەیەنی ئاگادار بن. ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. قال سورة قاف فرميت بەڕاستی هیچ وشە و قسەیەک نییە ئیلا فریشتەیەک بە دیاری وەستاوە ترازوو میزانی ئەکابوت، ڕەقیبە بەسەرتەوە، ئاگای لێتە. بۆیە ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، ئیمامی ئەهلی سوننە و جەماعەت، ئیمامێکەوە لە پێناو حەق و ڕاستیە بەڕاستی ئەنواع ئەشکەنجەدرا، ئەم زاتە ئەفەرمێت بەڕاستی ئەنین و هاوارکردن و ناڵەی ناو نەخۆشینیش ئینسان ئاگای لە خۆی بێ نەیکات، چونکە ئەوش ئەنووسرێت. یعنی ئەم زاتە ئەنین و هاوار و ئاخ و ئۆفی ئازاریش فەرموویەتی بەڕاستی ئەوەیش بەڕاستی لای خوا تۆمار ئەکرێت، ئەوەندە خەتەرە. بۆیە ئەڵێن حتا ئەم زاتە گەورە، ئەم پیاوە عەزیمە لە کاتی ئەو هەموو ئەشکەنجا ئاخ و ئۆفێکمان لێ نەبیست وتمان ئیمان بۆ قسە ناکەی، بۆ ئاخ و ئۆف نییە، فەرمووی ئەترسم خوای تەعاڵا بۆم بنووسێ و بەڕاستی محاسبە بکرم لەسەری. خۆشەویستان، بۆیە حەزەتی سەلمانی فارسی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت أكثر الناس ذنوبا يوم القيامة أكثرهم في معصية الله. فەرمووی گەورەترین ئەوەی کەوا لە ڕۆژی قیامەتە زۆر تاوانبارە، زۆر یاخیە، لای خوا زۆر خەجاڵەتبارە، کە زۆر گوناهبار بێ، ئەوەیە کەوا زۆرتر لە زبانی بە ئارەزوو بەعدا لە تاوان و مەعسیەتی پەروەردگارە، خوا پەنامان با. بۆیە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم لا تكثر الكلام بغير ذكر الله فإن كثرة الكلام بغير ذكر الله قسوة للقلب وإن أبعد الناس عن الله القلب القاسي. رواه الترمذي. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم زۆر قسە مەکەن بە بێ زیکری خوا، دائما قسە بکەیت و زیکرێکی خوایتیانە بێ، یادێکی خوایتیانە بێ، سڵاوەتێکی لەسەر پێغەمبەرتیانە بێ صلی الله عليه وسلم.
چونکە زۆروتنی قسە و زۆروتنی وشەوق زۆر قسەکردن بەبێ زکری خوا و بەبێ یادی خوا دڵڕەش ئەکاتەوە کاتێکیش بەڕاستی دڵڕەش بووە بەڕاستی نوری خوای تیاجێ نابێتەوە خۆشەویستان چونکە پڕ لە مەعسیەتە بێ نور و بەڕاستی تاریکی بە یەکۆکەوە نابنەوە عیبادەت نورە مەعسیەت و تاوانیش تاریکی و زوڵمەتە ئەمە لە قەلبێکا جێی نابێتەوە بۆیە پێغەمبەر فەرمووی دوورترین خەڵکی لە پەروەردگارەوە ئەوانن کەوا دڵڕەقن ئەوانن کەوا دڵڕەشن ئەوانن کە خوا مۆری داوە دڵدان ئەوی بەهۆی چیەوە زۆر قسەکردن بە بێهودە بە بێسوود بە بێ ئیستیفادە بۆی ئیمامی عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت من كثر كلامه كثر سقطه ومن كثر سقطه كثر خطأه ومن كثر خطأه النار أولى به أفهمي هر کەسێک زۆر بڵێ بێ زۆری غەڵەتەکە هەر کەسی زۆر غەڵەتی کرد زۆر تووشی تاوانە بێ هەر کەسێک تاوانی زۆر بوو ئاگر بۆ ئەو باشە خۆشەویستان بۆیە ئاگامان لە خۆمان بێ ئاگامان لە وشەمان بێ ئاگامان لەوە بێ هەموو وشەیەکمان ڕەقیبی بەسەرەوەیە هەموو وشەیەک بەڕاستی مایەی سوود و قازانجە مایەی زەرەریشە زۆر جارێک وشەکان کە لەیەکی نەدەینەوە وەک جومعەی ڕابردوو وتمان بەڕاستی ئەگەر عەقڵت لە پێش وشەوە نەبێ وشەت لە پێش عەقڵەوە بێ بەڕاستی ئەی قۆمێنیت زەرەر ئەدەی کۆمەڵگاتێک ئەدەی عاقیبەتی خۆشت و کۆمەڵگا بەرەو ئایندەیەکی خراپە بەی خۆشەویستان حتا پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم کە هەموو کەسێک بەیانی ڕۆژ ئەکاتەوە کە بەیانی ڕۆژ ئەکاتەوە إذا أصبح ابن آدم أصبحت فإن الأعضاء كلها تكفر اللسان أفهمك بياني روجا كاتو همو إنسانك همو أندامكاني إنسان ينا هاتو هاوار بزباني حالي خويان پنا أقرن لأخوان للشر زبان بزبان ألين بزباني حالي خويان ألين أي زبان اتق الله فينا فإنما نحن بك إن استقمت استقمنا وإن اعوججنا رواه الترمذي أفهمون أندامكاني إنسان كبياني روشكاتو إنسان أي أندامكاني إيما طبعا أندامكاني إنسان أي زبان تكاولي أكين لأخوة بترسا لبر إيما چونکە بەڕاستی ئەگەر تۆ لەخوا بترسی ئیستیقامەت هەبێ ڕێک و پێک بی باش بڵێیت و باش ئاماژێ پێ بکەی بەڕاستی ئێمە ئیستیقامەمان هەبێت ئێمەش خوا ئەمان پارێزێت بەڵام ئەگەر تۆ لاربی لاساربی ئەو بەڕاستی خۆت نەپارێزی ئەمن و ئەمانت نەبێ بەڕاستی ئێمەش بەرەو لاری و بەرەو خراپە ئەڕۆین و ئەو کاتە خەسی لە دنیا و الآخرە بین یعنی هەموو ئینسانێک کە بەیانی ڕۆژەکاتەوە ئەندامەکانی ئەوە پەنا ئەگرن لەخوا لە شەڕی زبان کە بەڕاستی ئەندامێکە لە جەستە ئینسانە وەکو جومعەی ڕابردووی ئاماژەمان پێکرد بەڕاستی زبان حرەسە لە قەسرێکە لە دەرگای قەسرێکە کەوا عەقڵ و جەستەی ئینسانە ئەو حرەسە ئەمین بێ هەموو جەستە ئەمینە بێ ئەو حرەسە خائین بێ هەموو جەستە بەرەو خیانەت ڕوا خوا پەنامان با خۆشەویستان حتا یەکێک ئیمامی نەوەوی ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت دوو لە ئەولیاکانی خوا و خواناسان ئەولیای کامل و مکەمیل دەرەجاتیان عالی بێ ئەفەرمێ ئەکەونە مەناقەشە لەسەر عیبەکانی ئینسان ئەفەرمێت یەکیان پرسیارەکە ئینسان چەند عیبی تایە ئەفەرمێت یەکیان لەو زاتانە ئەفەرمێت ئەوەی کە من بزانم ئینسان ئەوەندە عیبی زۆرە لا تحصا ژمارە ناکرێت بەڵام من تا ئێستا 8,000 عیبم لە ئینسانە ژماردووە 8,000 عیب ئەم عیبانە ئەبێت چارەسەرکە فەرمووی ئەگەر بێت و خەسڵەتێکەیە جێبەجێیکە بەڕاستی هەو 8,000 عیبە لە جەستەی ئینسانە ئاشارێتەوە ئەوی تریان فەرمووی ئەو خەسڵەتە چییە فەرمووی حیفظ اللسان زبانی بپارێزێ هەرچی عیبێتی ئێشارێتەوە بەڵام زبانی کردەوە هەرچی عیبێتی ئیکاتەوە لە دنیا و لە قیامەتا خوا پەنامان با ئینجا بۆیە پێغەمبەری خوا فەرمێت ئەو شەوە کە چوونە میعراج لە میعراجا کونێکی بچکۆلەم بینی گایەکی زۆر گەورەی لێوە دەرەچوو ئەم گا گەورە لەم کونە بچکۆلەوە دەرەچوو هەرچی هەوڵێ دابڕۆتە ناو کونەکە بەڕام نەیەتوانی بچێتەوە وتم یا جبریل عەلەیهی السەلام ئەم کونە بچکۆلە و ئەم گا گەورە هاتۆ دەرلێوە ئەمە یعنی چی واتای چی ئێستا ناتوانێت چۆتە ناو فەرمووی ئەمە پیاوێکە ژنێکە مسلمانەکە ئیمانە کەسێکە لەسەر نەوەکانی ئادەم وشەیەکی دەربڕیوە قسەیەکی کردووە ئێستا هەرچی ئەکات بەڕاستی ناتوانێت ئەو قسە بێنێتەوە ڕاکێشێتەوە
وەکو وتمان قسە دیلی ئینسانە لە بەندینخانەی خەزانەی ئینسانایە ئەگەر دەرچوو تۆ ئەبی بە دیل و بەندەی جا فەرمێت ئەمە وشەیەکە کەسێک دەری بڕیوە لە ئومەتی تۆ مسلمانێک ئیماندارێک کەسێک نەوەکانی ئادەم قسەی کردووە ئێستا ئەو قسە خراپە شەرئامێزە حەدچی ئەکا ئەملا ئەکا ئەولاکە ئەو قسە بگەڕێنەتەوە خۆیشی و خەڵکی لە شەڕی پارێزت قسەکەی بۆ ناگەڕێتەوە بۆیە بەڕاستی قسە ئەوەندە خەتەرە بۆیە پێغەمبەری خوا ئەمەد جاری وها ئینسان وشەیەک دەرەبڕێ قسەیەکەکە کەلیمەیەکە مجلیس پێ بکەنێت بیان خاتە پێکەنین بەڵام ئەو وشە خوای تەبارەکە لە خۆی بەهۆی ئەو وشەوە بەڕاستی خۆی کافر کردو بە خۆی نەزانیوە بەهۆی ئەو وشەوە کە بۆی خەڵک خاتە پێکەنینەوە مجلیسی پێگەرم کە ئەم وازانێ هیچ نییە و ئاسانە بەڵام بەو وشە بەڕاستی جەهەنەمی بە خۆی تاوداوە بۆیە زۆر زۆر خەتەرە زۆر خەتەرە بە وشەیەکە نیکاح دروستە بە وشەیەکە طلاق جابوونەوە هەیە بە وشەیەکە ئینسان مسلمانە بێ بە وشەیەکە ئینسان کافرە بێ بە وشەیەکە بەڕاستی خەڵقی خوا لە خۆ عاجزەکەی بە وشەیەکە بەڕاستی خەڵقی خوا لە خۆ ڕازەکەی وەقولوا للناس حوسنا خۆشەویستان بۆیە خۆشەویستان ئاگامان لە زارمان بێ زارمان زبانمان زۆر زۆر تاوانی تایە ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ زیاو لە 40-50 ئافاتی لیسانی ئاماژە پێکردووە لە کتەبی ئیحیاء ئولومدینە بۆیە ئەهلی عیرفان و تەسەووف و خواناسان هەمیشە و دایم بایەخیان بەچی داوە بەو زبانە کە سەرقاڵیکەن مەشغوڵیکەن بە ذکری خواوە وازی لێبێنن لەوەی کەوا بەڕاستی بەرەڵایکەن بە ئارەزوو قسەی پێ بکەن چونکە هەموو سەربەرزێکیان لە بێدەنیا زانیوە ئەهلی عیرفان و خواناسان هەمیشە و دایم گەورەترین جیهاد فرميان الصمت السكت الحفظ اللسان حفظ اللسان يعني هميشه ودايم كان باراستي زبان قورتين جهادي نفسه انسان براسي برو سركوتنو بختوري با سفيان الثوري كيك الاولياء كامل عارف اخواناس افرميت الصمت مفتاح النجاة بيدنقبون كليلي هم الرزقار بونيك بيدنقبون لشتي حرام وتاوان يعني ما بس بيدنقبون لغيبت للزم لمعناه نقل حقي خود نقل ما في خود كاتي كوا قسلسن ما في خود كي قسلسن ناشرعيه كي لسر منكر كي بيني ابي عقل حكمتي لقلابي عقل حكمتي لقلانا بي براسي كوملغا برو ويرانا بي بويا كخوان يقولوا الحق حق بلن بالسن نفسي خوشتان بي او حقيش حكمتي بيويس خوشويستان بلام كايما اولياء اخوان اسان كافرمون اهل عرفان لبيغمبر وريان قرتو بيدنبون ما نجاته مفتاحهم الرزقاريكا يعني تو او زبانه وبقرا اقاو لخود بيه براسي جهنمي دنيا وقيامت بو خود تاو مدى زور كذبه هوي وشيك وقري كرد بسر خويشي وشن خيزان وشن عائله وشن كوملغايشا بويا او زبانه وبقرا بويا خوشويستان عمري كري عبد العزيز رضا رحمه خوای لسر بيه بخليفي بينجمي اسلام ما شفيك لعدل وعدالتي ودات فروريا ام ذات قورا زور بيدنگ بوا زور بيدنگ بوا يعني مجلسي دائما دمي خوي قرتوها حتى بويا فرميت أدركنا السلف وهم لا يرون العبادة في الصوم ولا في الصلاة ولكن في الكف عن أعراض الناس فقائم الليل وصائم النهار إن لم يحفظ لسانه أفلس يوم القيامة أم ذات قورا أم بياو عظيمة أم بياو نجيمة أم بياو عادلة أفرميت ئێمە گەشتین بە زۆرێک لە پێشینەکانی خۆمان پێشینەکانی خۆیان ئەسحابەکانی پێغەمبەری خوا و تابعین ئەوانمان بینی ئەیان بینی ئەوان زۆر بەڕاستری زۆرترین نەجات و بەڕاستی عیبادەت لە زۆر ڕۆژوگرتن و زۆر نوێشکردن و زۆر شەو نوێژ و زۆر ئەمانە نییە ئەی لە چیایە ئەوان ئەیان بینی زۆرترینی سەربەرزی ئینسان و عیبادەت و خواناسی و گەشتن بەلیقای خوا و لوتکەی سەعادەتی ئەبەدی لەوەیەکەوە ئینسان زبانی بگرێ لە بەرامبەر ناموسی خەڵکیە زبانی بگرێ لە بەرامبەر خەڵکیە خەڵکەی ڕۆژ و زۆر ئەگرێ شەو نوێژ ئەکا مەسەلە لەوە چێت دوی شەو سێ شەو خۆی بکا بە مزگەوتە یا مەسەلە شەو تا بەیانی شەو نوێژ کاسی بکا بەڵام ئەو زبانەی ناگرێ ئەوە خەتەرە ئەوە تاوانە تووشی گونا و تاوانێکات خلق زورة صائم النهار قائم الليلة بلام خلق لي الرازينية أو خطرة بويا براسي سلفي صالح عبادتي عن لقرتني زبانة بينيوه نك لزور روجو لزور مسألة نوش كردنا زبانة بقرا چونك أفرميت أويكوا زباني نقريت براسي مفلسي قيامته بو مفلسي قيامته
چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەزانن مفلیس کێیە زۆر جارم حەدیثمان باس کردووە وتیان المفلس فينا من لا درهم له ولا دينار يا رسول الله ئەوەی مفلیس بێ لای ئێمە پارە و پوڵی نییە دینار و دۆلاری نییە پێغەمبەری خوا فەرمێ ئەوە مفلیسی قیامەت نییە مفلیسی قیامەت زان کێیە مفلیسی قیامەت ئەوەیە کەوا بەڕاستی نوێژی زۆرەکە ڕۆژی زۆرەگرێ بەڵام قد شتم هذا وكذب هذا و پێغەمبەری خوا فەرمی بەڕاستی وقت سب هذا مفلیسی قیامەت ئەوەیە کەوا لە ڕۆژی قیامەتدا نوێژی ڕۆژی زۆرە بە حساب زۆر عابید و خواناسە بەڵام کاتێ دای ئەنێن لە بەردەمی میزانی حەق تەعالا ئەم کەسە زۆر تاوانبارە جوێنی بەمە داوە بوختانی بۆ ئەو کردووە غیبەتی ئەوی کردووە جوێنی بەو داوە باسی ئەوی کردووە درۆی کردووە سوێنی درۆی پێ خواردووە فیسق و فجووری پێ کردووە ئەنواع شتی پێ کردووە ئەمە مفلیسی قیامەتە جا بۆیە خۆشەویستان با مفلیسی قیامەت و مفلیسی دنیایش نەبین خۆشەویستان سفیانی سەوری دووبارە فەرمێت هذا زمان السكوت ولزوم البيوت والرضا بالقوت إلى أن تموت سفیانی سەوری لەو زمانە ئەفەرمێت ئەم زمانی ئێمە زمانی خۆیان کە زمانی سەعادەت بووە بەڕاستی لە چاو ئێستا کە پڕە لە فیسق و فجوور ئەفەرمێت ئەم زمانە زمانی بێدەنگبوونە ئەم زمانە زمانی مانەوەی لە ماڵا و دەستگیری بە کڵاوەکەی خۆت و عیبادەت کەیت و عەلاقەی کەسی نەبێت تەداخلات نەکەی اینجا ڕازیبی بەو بەشەی خوا پێیداوی بەو قوتە بەو نان خواردنە بەو بەشەی خوا پێیداوی حتا ئەو کاتەی کەوا إلى أجل مسمى أو كاتكوا لكل أجل كتاب أجل يقرب يقرأ أولياء صالحين وخواناسان آوا بيران لدنيا وكوملقا وخلطي كردتوا تداخلات حياة جياني خسيانك زبانيان وكوش لهم كاسكا رانا داوا بوهتانيان بو خلق نكردوا باسي خلقيان نكردوا خلق زور أمره غيبت وزم كردن لا يخلق زور آسانة بوهتان كردن لا يخلق زور آسانة جواندان لا يخلق زور آسانة بابا من زور خطرة هەرچی عیبادەت و خەرمانی عیبادەت سووتێنێت زبانە بگرە من سەکەتە سەلیمە في الدنيا والقيامة ئینسان بێوێ لە دنیا و لە قیامەتە سەلامت بێ ئەبێ بەڕاستی زبانی بگرێ ئەمەش بەڕاستی لەم ڕۆدا کە مسڵمانان زۆرترین قسەکەن زۆرترین و توێژیان هەیە هەموو کەسێ ئارا و ڕەئی خۆی هەیە بە ئارەزوو هەمی بە ڕەئی خۆی معجیبە کەس حساب بۆ کەس ناکا گەورە و بچووک نەماوە قدوە نەماوە ڕێز نەماوە حورمەت نەماوە هەر کەس بۆ خۆی متەکەلیم و متەبێشەکە ئەمە نیشانەی آخر زەمانە عالم آخر زمانە سەفیانی سەوری لەو زمانە ئەفەرمێ ئینسان کاتی بێدەنگبوون و مانەوەی لە ماڵە ئەم زمانی ئێمە بەڕاستی کە پڕ لە فیتنە ئەولاتر و باشترە ئینسانی مسلمان بێدەنگ بێ و ئاگای لە ئیمان و دین و مەسەلەی قیامەت و قەبری خۆی بێت خۆشەویستان پێغەمبەری خوا فەرمێت سيكون رجال من أمتي يأكلون ألوان الطعام ويشربون ألوان الشراب ويلبسون ألوان الثياب ويتشدقون في الكلام فأولئك شرار أمتي رواه الطبراني وصححه خۆشەویستان ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خراپترینی ئومەتەکەی من قێزەوەنترینی ئومەتەکەی من یان ئەفەرمێت کۆمەڵە پیاوێک یا کۆمەڵە ژنێک کۆمەڵە خەڵکانێک لە ئومەتەکەی من هەیەن ئەنواعی خواردن ئەخۆن ئەنواعی خواردنەوە ئەخۆن وەکو ئەمڕۆ ئەنواعی خواردنەوە هەیە بە حەرام و بە حەڵاڵەوە ويلبسون ألوان الثياب جوانترين لباس باشترين لباس أنواع لباس جورهاي لباس لبركان ويتشدقون في الكلام وقصي نابجي زوركان زور قصيكان زور قصة بلين زور بليه إن جاء فرميت فأولئك شرار أمتي أما كبراسي لآخر زمانا بيا بينا أمتكيمنا أما أنا خرابترين أمتكيمن خوافنا من با براسي أما أوهم نعمة ناز نعمتا ئەو هەموو خواردنەوە ئەو هەموو بەرگوزول و جوانە هێشتا خەڵکێکی زۆر ناشکورە خەڵکێکی بەڕاستی لە ناز و نعمەتەکانی خوا بەڕاستی ناشکوریەکە ثم لتسألن يومئذ عن النعيم پرسیاری لێکرێت لەبارەی نیعمەتی حەڵاڵەوە نەحرام ئەوە حسابی قورسە هەر لەبارەی حەڵاڵەکەیشەوە پرسیاری لێکرێت بۆ یەکێک لە ئەولیا الله ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ جارێ لە مەجلیسێکە دەعوەت ئەبێ لەسەر سفرەیەک دانیشتووە تاوەیەکی سوورکراوە کە پڕ لە ڕۆنە و سوورکراوەتەوە دەستی تێخاڵن بۆچی واکەیتە ئەڵێ بۆ ئەوەی کەوا بەڕاستی بزانم ئازاری ئاگر و ئازاری و چێژی ئاست چەند ناڕەحەتە چونکە ئەم نیعمەتە ئەی خۆین حسابی لەسەرە هەروە گاڵتە نیە سکیلێ تێرکەیت و بەڕاستی زبانی لێبادەی خۆشەویستان بۆیە خوای گەورە ناز و نیعمەتی پێداوین خوای تەبارەک و تەعالا ڕەحمی پێکردوین خوای تەبارەک و تەعالا لە جەستەی ساقی پێداوی خوای تەبارەک و ئەمن و ئەمانی پێداوی خوای تەبارەک و تەعالا
بەڕاستی پێغەمبەرەکەی صلی الله علیه و سلم پێمان ئەفەرمێت سەلامەتی تۆ نەجاتی تۆ عیزەتی تۆ صالحین و خواناسان بە هەمان شێوە لە بێدەنگ بوونایە بێدەنگ بە با ڕۆژی زۆریشی نەبێ دوای نوێژی زۆریشی نەبێ با کردەوەی ساڵحی زۆریشی نەبێ بەس پێنج فەرزە هەبێ بەس بەڕاستی پێنج فەرزە هەبێ ئیتر عیبادەتی زیاوە سونەتیشی نەبێ مادەم بێدەنگی تۆ ئەهلی نەجاتی لای خوا فەزڵت بەسەر ئەوەیەکە قائیم اللەیلە شەو تا بەیانی شەو نوێژەکە صائیم النهارە ڕۆژ تا ئێوارە بە ڕۆژووە بەڵام ئەو زبانەی ناپارێزیە خوایە لە هەموو لایەکمان خۆش بی خوایە لە هەموو لایەکمان ڕازی بی خوایە لێت پاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت زبانمان پارێزراوکەی زبانمان کۆنتڕۆڵکەی یا ربی خوایە موفقمان کەی زبانمان بەس لە ذکری خوا لە ذکری تۆدا لە یادی تۆدا لە سڵاوات لەسەر پێغەمبەرەکەی تۆدا بەکاربێنین لە گوناه و تاوان و غەیبەت و بوهتان و گوێن و قسەی ناشینە بەکارنێرین خوایە تەسکەی دڵ و دەروونمان کە تەسکەی زبانمان کە پاڵفتەمان کە خوایە لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە لە خۆمان و باوکو دایکمان ڕازی بە عاقیبەتی پیرەکانمان بەخێر بگیڕە هیدایەتی گەنجە جوانەکانمان بە حسنی خاتمە بە هەموو لایەکمان بەخشە لە سوئی خاتمە لاماندا لە عاقیبەت شەڕی لاماندا یا ربی خوایە گیان بەهۆی تاوانەکانمانەوە بەهۆی گوناهەکانمانەوە قەهر و غەزەبی خۆتمان لێ نەگری یا ربی خوایە بەهۆی تاوانی تاوانبارانەوە وڵاتمان وێران نەکەی کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکەی ئیمان و ئیسلام و ئەخلاقیان بەرێ ویجدانیان بەرێ ئەگەر قابلن ئەگەر قابلین خوایە عالیەها سافیلەها تەخت و پەختیان لە ناوبەری و لە کۆڵی میلەتیان کەیتەوە پەروەردگارە ئەوەی دۆستمانە دۆستی بی ئەوەی بەڕەحمە بەرامبەرمان بە سۆزە بەرامبەرمان خوایە بە سۆز و بە شەفەقەت و بەڕەحمە بەرامبەری ئەوەی کەوا دوژمنی دین و ئەخلاق و خاک وڵات و نیشتیمانمانە یا ربی خوایە تەفروت و نایکەی خوایە لە کۆڵمانی کەیتەوە یا ربی خوایە بە ئیمان و بمان ژێنە بمان بێنە زیندوومان کەرەوە لەناو گۆڕە جوابی فریشتەکان بە سەربەرزی بینەوە زبانمان سەلامت بێنە ناو گۆڕە سابتمان کەی جێگرمان کەی ئیمانمان بەقوەتکەی پێغەمبەر بناسینەوە و دەرمان نەکا و بانگمان کا و شەفاعەتمان بۆ بکە لە ڕۆژی قیامەتە لەژێر عەرشی خۆتە لەسەر حەوزی کەوسەر نەسیمەنەکانی بەهەشت لەگەڵ پێغەمبەرا بین بانگمان کا و دەرمانەکە بەدەستی مبارەی خۆی ئاوی کەوسەرمان باتێ لە توینەتوینە گوەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ خوایە ئەوانەی داوا دوعای خێران لێ کردوین ئەوانەی کە وەسیەتیان کردن بۆ دوعای خێر داوای دوعای خێران کردووە خوایە ئەگەر نەخۆشن شیفای عاجل و پەلیان بۆ بنێرە ڕەحمیان پێ بکەی زەریری سەر جێگایان مەکە شیفای عاجل و پەلیان بۆ بنێرە شیفای نەخۆشی هەموو لایەکمان بی شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بی شیفای دەستە و ڕوحی هەموو لایەکمان بی یا ربی خوایە گیان ئەوانەی منداڵیانە منداڵی ساڵحیان بەرێ ئەوانەی قەرزدارن فەقیرن هەژارن خوایە دەرگای خێر و خۆشییان لێ بکەرەوە ئەوانەی گیر و گرفتیان هەیە کێشەی عایلەیان خوایە خۆت قادری خۆت بە لوتفی خۆت چارەسەری کێشەکانان بکە یا ربی خوایە گیان ئیسڵاحی حاڵی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵی هەموو لایەکمان بکە لە فیتنەی ئاخر زەمان و لە فیتنەی زاڵم و جەبار و ستەمکار و خائینەکان پارێزراومان کە وڵاتمان پارێزراوکە خوایە ئەم وەبا و نەخۆشی و ناخۆشیە ڕووی لە کوردستان کردووە ڕووی لە مسلمانان کردووە ڕووی لە جیهانی ئیسلامی کردووە خوایە بەجاه و مەقامی حەزەتی محەممەد مستەفا لە تەپاڕینەوە یا ربی خوایە لە سەرمانی هەڵگرە خوایە هەموو لایەکمانی لێ سەلامەتکەی یا ربی خوایە هەموو لایەکمان پارێزراوکەی خوایە بەس دەسەڵاتی دوعامان هەیە دەستمان بۆ لای تۆ بەرزکرێتەوە لەبەر جاه و مەقامی ڕەسوول ئەکرەم خوایە ئەم بەڵامان لەسەر هەڵگری و لە هەموو بەڵایەکی پارێزراومان کەی آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين الحمد لله